هەڵمەتی پاراستنی چیای گۆیژە. گۆیژە بپارێزە. ئەحمی جەبەل گۆیژە. پرۆتێکت گۆیژە ماوتن. زنجیرە چیای ئەزمەڕ و گۆیژە شوێنێکی سەلامەت و شێواو نییە بۆ دروستکردنی شوێنی نیشتەجێبوون، بەڵکو شێواوە بۆ ئەوەی وەک ناوچەیەکی سەوز بمێنێتەوە کە ڕۆڵی دەبێت لە پاکردنەوەی هەوای شارەکە و دەبێت بەو سیانەی کە شارەکە بەهۆیەوە هەناسە بدات، بە تایبەتی پاش پیسبوونی ژینگەی شارەکە. ئاو و هەوا و خاک بە ڕێژەیەکی زۆر بە شێوەیەکی ترسناک و خێرا هاوکات دەمانەوێت پێشنیار و چارەسەر بخێنە ڕوو بۆ بەرپرسان و وەبەرهێنان بە مەبەستی هەڵبژاردننی شوێنێکی شێواوتر و باشتر بۆ دروستکردنی کۆمەڵگای نیشتەجێبوون و ڤێلای هاوچەشن. هیوادارین ئەم پەیامە وەک لێدانی زەنگی مەترسیدا بنرێ لە پێناو وەستاندن و شێواندنی جوانی و ژینگەی شارەکە. ئەم دەقە نووسینی جیۆلۆستیکێکی عەرەبە سەبارەت بە شاخی گۆژە و پێشێلکارەکانی ئێستا بەرامبەر بە ژینگەکەی. وەرگێڕانی لە عەرەبیەوە شاه و عەلی. زنجیرە چیای ئەزمەڕ و گۆیژە شوێنێکی سەلامەت و شێواو نییە بۆ دروستکردنی کۆمەڵگا و ڤیلای نیشتەجێبوون. سلێمانی شارێکە بە تایبەتمەندیەکی ستاتیکی کە جای دەکاتەوە لە شارەکانی تری کوردستان و ئەمەش بەهۆی شاخە بەهێمابۆکانی کە ڕەنگاو ڕەنگن بە گوڵ و دار و بۆن و بەرامەی خاکەکانیان و ڕوونی ئاوی کانیاوەکانیان. هاوکات شارەکە خاوەنی سیستەمێکی ئاوی تایبەتە بە ناوی کارێز و هەروەها تایبەتمەندە بە بوونی بای بەهێز لە زۆربەی کاتەکاندا و خاوەنی فرەچەشنەیەکی ژینگەیی گەورە و تایبەتە لە ڕووی ڕۆک و باڵندە و ئاژەڵی کێوی و جای دەرمانی. ئەو چیایانەی کە چواردەوری شارەکەیان داوە لە باکوور و باکووری ڕۆژهەڵات و باکووری ڕۆژئاوا بریتین لە زنجیرە چیای گۆیژە و ئەزمەڕ کە هەمیشە و بە درێژایی مێژووی کۆن و نوێ شاعرانی کورد شاریان بە باڵای دەنووسیوە. لە ڕووی جیۆلۆجیەوە زنجیرە چیای ئەزمەڕ و گۆیژە وەک بەشی سەرەکی و سەنتەر بۆ زنجیرەیەکی درێژی چیا هەژمار دەکرێت کە لە شارۆچکەی سەی سادق ناوچەی شارە زورۆ دەست پێ دەکات تاوەکو ناوچەی دووکان کە لەوێدا لە لووتکەی شاخی ساران و قوم دەبێت لە نێو تەنگەبەری دووکاندا و هەر لەو شوێنەدا زیاد لە 70 ساڵ لەمەوبەر بەنداوی دووکان دروست کراوە. تەمەنی ئەم چینە بەردینانە ئەم زنجیرەیە درێژ دەبێتەوە بۆ زیاد لە 140 ملیۆن ساڵ. ئەم زنجیرەیە نەنەرایەتی لە باکووری ڕۆژئاوای زنجیرەی زاگرۆس دەکات کە دابەش کراوە بۆ 4 بازنە یان زۆنی تیکتۆنی 4 تیکتۆنیک زۆنز کە خاوەنی تایبەتمەندی جۆراوجۆر و فرەچەشنە لە ڕووی تیژی نوشتانەوە پەنگ خواردنەوە و چەمانەوە. زنجیرە چیای ئەزمەڕ و گۆیژەش دەکەوێتە چوارچێوەی زۆنی نوشتانەوە لەسەر یەک تێڵکێشان و بەیەکداچوونەوە ئیمپرێکتد زۆن. ئەم زنجیرە چیانە دروست بوون و پەرایان سند پاش کاریگەربوونیان بە کۆمەڵێک جوڵەی تیکتۆنی و بە درێژایی مێژی جیۆلۆجی کە بوون بەهۆی شێواندن و قڵی شتێککەوتن و درزبردنیان و ئەم درز و لێکترازانە بە ناوچەی شێوا و هەژمار دەکرێت بۆ دروستبوونی بوومەلەرزە لەسەریان. هاوشێوەی ئەو زنجیرە بوومەلەرزانەی کە شاری سلێمانی بەخۆیەوە بینی لە هاوینی ساڵی 1990دا کە چەقی ئەو بوومەلەرزانە لە دەوروبەری یەک لەو درزانەی زنجیرە چیای ئەزمەڕ و گۆیژەوە بوو. وەگەوەی گۆڤاری زانکۆی سلێمانی لە ساڵی 2000دا ئاماژەی بۆ کرد بە توێژینەوەیکی تایبەت لەلایەن مامۆستا عەزیز و کەسانی ترەوە. ئەم درز و لێکترازانە ناسراوە بە درزی بەرزی هەڵگەراوەی زاگرۆس های زاگرۆس ریڤەرس فۆڵد کە هاوکات بە سنووری جیاکەرەوەی نێوان زۆنی نوشتانەوە لە سەریەکەکان ئیمپرێکتد زۆن زۆنی نیشتانەوەی بەرزە جوڵە خزەکاندا دەندێت کە ڕێک بە نێو پێکانی چیای ئەزمەڕ و گۆیژەدا تێدەبڕێ و هەمان ئەو شوێنەیە کە لە ئێستادا کاری تێدا دەکرێت بۆ دروستکردنی ڤێلا و شوێنی نیشتەجێبوونی VIP
کە ئەمە شەڵگری کارەساتێکی گەورەیە بۆ داهاتوو. جوێنەدان بە شوێنی ئەم درزە و درزەکانی تری هاوشانی بە شێوەیەکی تایبەت کە دەکەونە نێو شاخی ئەزمەڕ و گۆژە و شاخی گۆژە و پیرەمەگرون. ناوچەیەدا ژیانی دانیشتوانی ئەم شوێنی نیشتە جێبوونە دەخاتە مەترسێکی ڕاستەقینەوە بەهۆی کاریگەربوونی ناوچەکە بوومە لەرزەکانەوە لە داهاتوودا. ئەو کات دیارە کە نەخشە و دیزانی ئەم شوێنی نیشتە جێبوونە گوێی نەداوە بە گۆڕانکاریەکانی سەرنەخشەی سیمۆلۆجی و ئەو هەموارکردنەوەی کە کراون بۆ ئاستەکانی مەترسی و زۆناکی بوومەلەرزە پاش بوومەلەرزەکەی ساڵی 2007 کە بەهێزەکەی 7.3 پلەی تێپەڕاند لەسەر پێوەری ڕێختەری گیانی. جێگەی ئاماژێ کە دەبێت بگەڕێنەوە بۆ توێژینەوەکانی مامۆسا و پسپۆڕەکانی زانکۆی سلێمانی لەم بوارەوە. هیوادارین لە سۆنگەی پەرپرسیارەتی نیشتیمانی و ئەخلاقیەوە مامەڵە بکرێت لەگەڵم پرسەدا بۆ پاراستنی ئەم پاشخانە جیۆلۆجیە جەوهەریەی ناوچەکە نەکەر پاراستنیشی بەڵکو تۆمارکردنیشی لە یونسکۆ وەک شوێنێکی جیۆپارکی جوان و خاوەن فرەچەشنەیەکی جیۆلۆجی و بایۆلۆجی ناوازە. دووبارە ئاگادارتان دەکەینەوە زنجیرەچیای ئەزمەڕ و گۆیژە شوێنێکی سەلامەت و شێواو نییە بۆ دروستکردنی شوێنی نیشتەجێبوون بەڵکو شێواوە بۆ ئەوەی وەک ناوچەیەکی سەوز بمێنێتەوە. تکایە هاشتاکی گۆیژە بپارێزە بەکاربێنە بۆ فراوانکردنی هەڵمەتی پاراستنی چیای گۆیژە